انسی 92.7 هەرەمی دەروون. هەرەمی دەروون پرۆگرامێکی هەفتانەی رادیۆی زاری کرمانجیە. ڕێگاکە بۆ ئەوەی گەشتێک بکەی بۆ جیهانی دەرونی خۆت، بۆ ئەوەی دەروون و کەسایەتی خۆت بناسی. چۆن دەتوانین لە ڕێگەی هەرەمی دەروونتەوە مانج و خەونەکانت بێنیتە دی. گەر دەتەوێت لە سەختی و ئازارەکان، گریان و پێکەنینەکانی ژیان تێبگەی، لە هەرەمی دەروون گفتوگویان لەبارەیەوە دەکرێت. ڕۆژانی سێشەممە بۆ پێشکەشکردنی پرۆگرامی هەرەمی دەروون بوژان ئیبراهیم لەگەڵتان دەبێت. وڵاتان لەبێت ئازیزان، هیوادارم زۆر باش بن لە هەر کوێکن بینەرانمان و بیسەرانی رادیۆ زاری کرمانجی. خۆشحاڵین هاتینەوە خزمەتتان لە تەوەرێکی تر کە تەوەری ئەم جارەمان زۆر گرنگە. باس لە دیوی شاراوەی ناخی خۆمان دەکەین کە ئەو دیوە شاراوەیە ئیمرۆڤەکان بۆچی هەوڵی شاردنەوەی دەدەین. دەروناسێک دەڵێت ئەوەی لە پشتمانە و ئەوەی لە بەردەممانە و ئەوەی لە دەوروبەرمانە زۆر بچووکە سەبارەت بەوەی کە ئەوەی لە ناو دەرونی ئێمە دەگوزەرێ. بۆیە دەپرسین ئایا کێ لە ئێمە سەرێکی لەو دیوە شاراوەی ناخی خۆی داوە؟ ئەو کەسانەکەن کە لە پەیوەندیدانا لەگەڵ دەرونیان و سوودی چییە بۆ تاک و بۆ کۆمەڵگا؟ ئایا دەروون دروستی چ پەیوەندی هەیە بە ڕەهەندەکانی کۆمەڵایەتی سیاسی، ئابووری، ژینگەیی؟ بۆ بوون بە کەسێکی دەروون دروست چی بکرێت باشە؟ بۆ ئەم مەبەستە، بۆ ئەم پرسە و چەندانی تر بە میوانداری زۆر بەڕێز ئیدریس محەممەد، ڕێنماییکاری دەرونی، ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانە قسە باسی زیاتر لەسەر دەکەین. زۆر بەخێر بێی، خۆشحاڵین بەهاتنت. بەخێر بێی سەرچاوان. دەمانەوێت لەوە دەست پێ بکەین کە ئایا ئێمە خۆمان هەوڵی شاردنەوەی دەرونی خۆمان دەدەین یاخۆت ئەوەیە کە ئەو کۆمەڵگای ئەوە بۆ ئێمە دیاری کردووە؟ بەناوی خوای گەورە، پێشەکی دەستان خۆش بی بۆ ئەو بەرنامەیە و دووبارەش دەستان خۆش بی بۆ تیش خستنە سەر بڵین بابەتێکی وا توانی پێویست و بەڕاستی حەساسە باسکردنی، چکە باس لە دەرونی مرۆڤەکەین و خودی پرسیارەکەی جەنابیشت ئەڵین باس لەو دیوە شاراوەیەکەین. تەمەند بەگشتی ئینسانەکان ئێستا هەمومان حەزەکەین لەسەر دەرونی خۆمان شت بزانین و ئاشنای دەرونی خۆمان بین، چ لە ڕووی کەسێتیەوە، چ لە ڕووی لایەنە هەڵچوونیەکانەوە، چ لە ڕووی سیفاتەکان بە شێوازێکی گشتی. بەڵام کەممان حەزەکەین دەرونی خۆمان دەربخەین، چکە لایەنێکی شاراوەیە و زیاتریش حەزەکەین ئاشنای دەرونی کەسانی تربین، چکە بەگشتی مرۆڤ زیاتر بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لەوەی کە بوونەوەرێکی کەمتر کۆمەڵایەتی بێ یاخود ویستی تێکەڵابوونی نەبێ. فبۆیە گرنگەکە ئێمە باس لە دیوە شاراوەکەی مرۆڤ بکەین، چونکە زۆربەی زۆری ئەو شتانەی کە لە دیوە ڕووکەشیەکەی مرۆڤ هەیە پاڵنەرێک هەیە کە لە دەرونی ئەو تاکە پاڵی پێوانێ بۆەوەی هەمان نمایشە بکات. چ نمایشێکی ڕاستەقینە بێ، چ نمایشێکی نمایشەکە بۆ شتە باشەکانە. بەڵێ بە دوو ڕەهەندیەوە یاخود بە دوو جەمسەریەوە، هەندێکیان بۆ شتە باشەکانە یاخود بۆ لایەنێکی ئەرێنی ئەو تاکەیە، هەندێکشی بۆ لایەنە خراپەکانە یاخود بەو مانایی کە بڵێ لایەنە نەرێنیەکەیە کە تاکێک ئەوێ کۆمەڵێشتی خۆی بشارێتەوە بە شکل و شێوازەشیری خۆی نیشان. چون هەستی خۆشەویستی هەیە لە مرۆڤەکاندا، هەستی ڕق و ڕقلێبوونەوەش هەیە. یعنی زۆر جار ئەوەی کە خۆشەویستەکەی دەرە بڕن ڕقەکەی دەشارینەوە. ئایا ئەوە چیانی چپاڵنەرێکەوە لە مرۆڤەکە کە ڕقەکەی بشاریتەوە دەری نەخال هەمان کاتدابوونی هەیە، یعنی هەوڵی چارەسەرکردنی نەداوە. لە ڕووی دەرونیەوە بابەتی خۆشەویستی و ڕق دوو بابەتی زۆر فرەڕەهەندن و پەیوەنددارن بە زۆر لایەنی تری دەرونی تاکەوە بە کەسێتی تاکەوە، بە حکمەوەی کە هەم خۆشەویستی هەمیش ڕق دوو هەڵچوونی زۆر بەهێزی مرۆڤەکانن، ینی زۆربەی جار بەسەر هەڵچوونەکانی ترە زاڵن لەپاڵ هەڵچوونێکی وەکو تووڕەبوون. بە هەمان شێوە ئێمە خۆشەویستیمان هەیە، چکە زۆر جار کە وشەی هەڵچوون بەکاردێنی پێمان وایە کە تەنها ئەو دیوە نەرێنیەکانی هەڵچوون وەکو تووڕەبوون، ڕق، خێز لێبوونەوە یاخود کۆمەڵێک دیوی نەرێنی تری لایەنی نەرێنی تری هەڵچوونەکان هەڵچوونە. لە ڕاستیدا خۆشەویستیش میهرەبانی
وە کۆمەڵێشتری ئەرێنی کە ڕەفتاری ئەرێنی و بیکنەوەی ئەرێنی لای کاک بە هەڵچووندادرێن. فبۆیە هەمیشە زۆربەی جار ئەتوانین بڵین ڕق لە بەرامبەر خۆشەویستیان لە ئینسانەکانە هەمیشە لە وەکوەرێ لە زۆرێک لە سیراعە لە ململانەی دەرونیدایە. هەندێک جار ئێمە لە پێناو لە دەستنەدانی پێگەیەکی کەسی واتە کەسێکی خۆمان ئەمانەوێت لە بازنەیەکە ڕای بگرین لە سنوورێکە ڕای بگرین. بۆیە ئەگەر کۆمەڵی ڕقمان هەبی بەرامبەر بە تاکی بەرامبەر ئەیشارینەوە بە خۆشەویستی ئەیگۆڕینەوە. هەندێک جار لە پێنا ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت پێگە کۆمەڵایەتەکەمان لە دەست نەدەین. ینی بۆ نمونە مامۆستایەکە لە قوتابخانە پێگەیەکی کۆمەڵایەتی هەیە لەو دامەزراوەی کە و لی کارەکە. فبۆیە تەنها بۆ ئەوەی کە ئەو ڕقەی بشارێتەوە بە خۆشەویستی بگۆڕێتەوە ئەوە بێتە پاڵنەریکەوە زیاتر دەلالت لە خۆشەویستی بکە و زیاتر مرۆڤەکان بە شێوازێکی گشتی لە بەرامبەر ڕقا ناتوانن لەگەڵ یەکان مامەڵە بکەن. ینی دوو کەس واتە هەوڵی شاردنەوەی هەم هەڵچوونەکە هەم ڕقەکەتدا ئەو کەسە بزەبت ینی کە کەسێک ئەوێ پێیگە کۆمەڵایەتیەکەی خۆی لە دەست نەدا. بۆیە لایەنی کۆمەڵایەتیش وە نۆرمە کۆمەڵایەتیەکانیش بە هەموو شکل و شێوازەکانیەوە زیاتر داوای خۆشەویستی و گرنگی پێدان لەو تاکە ئاکەن نەوەک ڕق، چونکە مرۆڤەکان بەڕقا ناتوانن لەگەڵ یەکا بژین لەگەڵ یەکان ناسازێن. فبۆیە ئەو تاکە ئەوێ لە شوێنی ئەو ڕقا خۆشەویستیەکە بچێنێ. ئەگەر بەلایەنێکی تەندروست بێ و فعلەن ئەو ڕقێکی زۆر پێویست نەبێ ئەوە حاڵەتێکی تەندروستە لەم تاکەیە و بنەمایەک لە بنەماکانی دەرون دروستە ئەتوانین وەکو بنەمایەک لە بنەما گرنگەکانی دەروون ساغی ئەو تاکە سەیری بکەین. بەڵام هەندێک حاڵەت ڕقەکە وەکو سروشتیەکە یاخود کەسی بەرامبەر کەسێکی وایەکە پێویستی بەوە نیە زۆر خۆشەویستی و زۆر گرنگی پێ بدرێت چونکە لەبەر چاوی نییە و لەواتێ ئەم خۆشەویستی و گرنگی پێدانەی جەنابەت کە بۆ تاکی بەرامبەرت هەیە ئەکرێت بە هەل بە خاڵی لاواز لە تویا ببینێەوە لەولاوە وەکۆڵێ کەسایەتی لەگەدار بکە. فبۆیە ئەکرێت کەمێک لە ڕق هەبێ بەڵام ڕق بە شێوازەشی گشتی لە ڕووی دەرونیەوە بە دیاردێکی نەرێنی ئەژمان دەکرێت. وەکو بەڕێستان باستان کرد بۆ دروستبوونی کەسێکی دەروون ساغ چی پێویستە؟ ینی پێویستە مرۆڤ چی بکە لە چ قۆناغێکدا بێ؟ ئەوجا بابەتی دەروون ساغیش ئەمەش بابەتێکی فرەڕەهەندەوە کۆمەڵێک لایەن هەیە کۆمەڵێک فاکتەر هەیە کۆمەڵێک ڕێگا و هۆکار هەیەکەوە ئێمە ئیگرینە بەر و تاکێک ئەیگریتە بەر بۆەوەی دەروون ساغ بێ. ئایا مەرجە ئەو کەسانێک کە هەڵچوونیان کەمە ڕقیان کەمە ئەوانە کەسێکی دەروون ساغ بن یاخود ئاسایە لە هەم مرۆڤێکدا ئەو هەستانە هەربوونی هەیە؟ چونکە هەڵچوونن و بە سروشتی مرۆڤان و هەندێک جار کاتین ئەوانە حاڵەتێکی ئاساییە ینی یەکسەر کە کەسێک ڕقێکی هەبوو یاخود تووڕەبوونێکی هەبوو لە کاتێک لە کاتەکانی ژیانی ڕۆژانەی ناکرێ ئەو کەسە بە کەسێکی دەروون ناساغ یاخود کەسێکی نەئاسایی سیر بکەین بەڵکو ئەتوانین بڵین بۆ ماوەیەکی کاتی چۆتە حاڵەتێکی ناساغی یاخود چۆت بەهۆی بارودۆخەکە بەڵێ بەهۆی بارودۆخێکی تایبەتەوە چکە ژیانی مرۆڤ بەردەوام ینی لە سیراعدا ئینسان لەگەڵ ژیانی خۆیە چونکە بە شێوازی گشتی تاقیکردنەوەیە وەکۆڵێ چۆن پرسیاری ئاسانمان هەیە پرسیاری قورسیشمان هەیە ئەوانە کاریگەری لەسەر ئاستی دەرونی ئەم تاکە دروست دەکەن. فبۆیە ئەگەر کاتی بوون ئەوە حاڵەتە چی دەرونی ئاساییەوە سروشتی ئەم تاکێ بەڵام ئەگەر درێژخایەن بوون ئەو کات بۆ گرفتی دەرونی و هەندێک زاریش بۆ نەخۆشی دەرونی. دەتوانانی پێمان بڵێ ئەو پێوەرانە چین کە مرۆڤێکی دەروون ساغ زیاد دەکاتەوە لە کەسێکی تر؟ سەرپێوەرێکی گشتیمان هەیە یەکەم لەسەر ئاستی تاک، دوو لەسەر ئاستی کۆمەڵایەتی، سێ لەسەر ئاستی پیشەیی و چواریش لەسەر ئاستی خێزانی. یەکەم لەسەر ئاستی تاک بە خۆی خودی پێناسەی دەروون ساغی بە شێوازی تەمان پێناسەی زۆری بۆ کراوە بەڵام پێناسە هەرە نوێیەکەوە هەرە زانستیەکەی کە ئێستاڵێ بریتە لە گونجانی تاک لەگەڵ خۆی سازانی تاک لەگەڵ خۆی و تێگەیشتن لە خۆی و تێگەیشتن لە توانەکانی خۆی تێگەیشتن لەوەی کە وەڵامی چەند پرسیارێک بداتەوە بۆ هەم ئامانج لە بوونی من چییە و لەکوێ هاتووم بۆ کوێ ئەچم و پێویست چی بکەم و توانەکانم چین بەهرەکانم چین ئەو تاکە کە بە دوای وەڵامی ئەم پرسیارانە سوو لەگەڵ خۆیە ئەسازێ لە خۆی تێگا. اینجا ئەپەڕێتەوە کە لەم ئەم بازنەی تێپەڕان ئەچێتە بازنەیەوەی کە تێبگات لەلایەنی کۆمەڵایەتیەوە چپێگەیەکی کۆمەڵایەتی هەیە چۆن بتوانێت تەعامل لەگەڵ کەسانی بەرامبەر بکە. اینجا لەلایەنی کۆمەڵایەتی شۆ حتمەن ئەو کەسە پیشەیەکی دیاریکراوی هەیە
لەلایەنی پیشەی شۆ بزانێت چۆن بتوانێت لە پیشەکەی سەرکەوتوو بێت. مەرجە هەموو بارودۆخەکە بۆی لەبار بێ بۆی کە کەسێکی دەروون ساغ دروست بێ، ینی هەموو سێکتەرەکان بۆی لەبار بن. شەرت نییە، ئەمە زۆر داڕڵین هیچ کەسێک نییە پێرفێکت بێ واتە تەواوی ژیانی تەکامل بێ و هیچ کێشەیەکی نەبێ، بەڵکو ئەمە زۆر جارەڵین کەمترین کێشەی لەم لایەنانە هەبێ، واتە توانای خۆگونجاندنی هەبێ لەگەڵ خۆی، لەگەڵ لایەنی کۆمەڵایەتی، لایەنی پیشەی، لایەنی خێزانی و هەندێک لایەنی تری وەکو لایەنی ئاینی و کۆمەڵێک لایەنی تریش کە ئێستا زیاد، بەڵام بەگشتی ئەو سێ بۆ چوار لایەنە زۆر هەندەکانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی ژینگەی ئەو ژینگەی کە مرۆڤ لێی پەروەردەکرا ئەوانە تا چەند کاریگەریان هەیە؟ هەر شتێک کە مرۆڤ تەعاملی لەگەڵ هەبێ، پەیوەندی لەگەڵ هەبێ و لەگەڵ یا لە پەیوەندیدا بێ و تەعامل و وەکۆڵێ پەیوەندی لەگەڵا بکە، کاریگەری لەسەر دەرونی ئەو تاکە دروست دەکا، چ بەلایەنێکی خراپ چ بەلایەنێکی باش. ئینجا ئەو ژینگە بۆ نەژینگەیەکی کۆمەڵایەتی ئەگەر ژینگەیەکی نەسازراوە بێ، ژینگەیەکی ناتەندروست بێ بە شێوازە گشتیەکەی، حتمەن ئەو کاریگەری لەسەر دەرون ناساغی ئەم تاکە دروست دەکا و کرێک کەسێکی نادروست پەروەردە بکە یاخود پێ بگەینێ. لایەنی سیاسی ئەگەر لایەنێکی ڕێکوپێک نەبێ و یارمەتی دەر نەبێ بۆ ئەم کەسە دەلالت لە توانەکانی خۆی و دەلالت لە پەیوەندیەکانی بکە، کاریگەری خراپ لەسەر دروست دەکا. لایەنی ئابووری ئەگەر ئەم تاکە لە ڕووی ئابووریەوە سربەخۆیەکی دارایی یاخود نەتوانێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی مادیەوە خۆی بژێنێ یاخود لە ڕووی خێزانیەوە خۆی بژێنێ، حتمەن کاریگەری لەسەر خراپبوونی باری دەرونی ئەم تاکەکە و بپێچەوانەشەوە ئەگەر لایەنی ئابووری باش بوو و بەرەو چونکە یەکێکە لە پێداویستی بنەڕەتیەکانی تاک، هەتا کەسێک ناگاتە خودسازان یاخود بەدەستهێنانی خۆی. ئێمە هەڕەمێکمان هەیە بە ناوی هەڕەمی ماسلۆ کە 5 پایە دیاری کردووە. پایە هەرە سەرەکی ئەوەیە کە کەسەکە بتوانێت لە ڕووی داراییەوە و لە ڕووی پێداویستی فسیۆلۆژی و مادیەکانی خۆی لە بەرچاو بگرێەوە. ئەگەر لەبار نەبێ بارودۆخی ئابووری ینی چ بە کەسایەتیە چی بەسەر زۆر قورسە ئەم تاکە بچێتە بازنەیەکی سەروتر بۆ ئەوەی زیاتر بەرەو ئەو چێک کە دەرون ساغ بێ. بۆ نمونە ئەوەی ئێستا دەگوزارێ بە شێوەیەکی گشتی نەبوونی موچە و بارودۆخی خراپی ئابووری هاوڵاتیان تۆ چۆن لەکێ دێتەوە؟ ئەوانە کەم تا زۆر کاریگەری خراپ بەداخەوە لەسەر دەرونی هەر تاکێک دروست دەکەن. ینی زۆر جار ئەوە ینی وەکۆڵێ مبالەغە نەبێ کە زۆر جار پسپۆڕانی دەرونی ئەڵێن زۆرینەی زۆری تاک بۆ نمونە لە کۆمەڵگەی چووک و کۆمەڵگەی کوردی بەدەست یەکێک لە گرفتە دەرونیەکانە ناڵێن نەخۆشی دەرونیەکان، بەڵام لانیکەم بەدەست یەکێک لە گرفتە دەرونیەکان ئەناڵێنێت کە خۆش کە زۆربەی جار هۆکارەکان خودی خۆیان نین بەڵکو خودی ژینگەی دەوروبەرە. کەواتە بەدیل چییە؟ چارەسەر چیە؟ بۆ نمونە بارودۆخی ئابووری خراپە، کۆمەڵایەتی خراپە، سیاسی خراپە، بەدیل چی؟ ئەو کەسە چ بکات؟ چارەسەر چییە کە لەو دۆخە بێتە دەرەوە؟ یعنی کە لە توانای ئەو دانیە بارودۆخی دەرەوێ خۆی نییە کە کاری کردوتە سەر ئەو چ بکا باشە؟ یەکەم شت چونکە لە دەرەوەی ئەم تاکێ ژینگی ئەم تاکەیە دەبێ هەوڵ بدرێ لانیکەم زۆرێک لە ئارامی و ئاسایشی دەرونی و ئارامی ئاسایشی لە ڕووی ئابووری و لە ڕووی بژێوی ژیانەوە بۆ ئەم کەسە دابین بکرێ، بۆەوەی لەوەی کە بۆ نمونە قوتابیەک کە ئەوێ سەرکەوتوو بێ لە قوتابخانە هەندەی بیری لای بژێوی ژیانەتی، هەندەی بیری لایەن ئەکادیمیەکە و بەدەستێنان و بە هەرە و ئەو توانەکانی نییە. فبۆیە ئەگەر ئەو لایەنەمان کەم تا زۆر تۆزێک بۆ ئەم منداڵە یاخود بۆ ئەم قوتابیە یاخود بۆ هەر کەسێکی لە کۆمەڵگەیە دابین کرد، ئەوە توانین یارمەتی دەریبین. و هەروەها لایەنی دووەمیش کە گرنگترین شاویش لەسەر خودی تاکەکە ئەوەستێکەوەی کە دەمێ ئەو پرسیارە بکەم، ئایا ئێمە مرۆڤ ئێمەش بەرپرسیارینەکە بۆ چۆن دەچین پشکنین بۆ خۆمان دەکەین بۆ جەستەی؟ ئایا سەرێکمان لە ڕێنماییکارێکی دەرونی داوە، سەرێکمان لە دکتۆرێکی دەرونی داوە، ینی پێشتر بەعیبەیەک سەیری ئەوە دەکرا کە ئینسان بۆ نمونە گەشتێک بکە بۆ دەرونی خۆی و لە خۆی بێتەوە ئایا کێشەی هەیە کێشەی نییە؟ یعنی ئایا ئەوەش بە هۆکار نازانی کە ئێمە ینی گرنگی بە ناخ و دەرونی خۆمان نادەین؟ زۆر جارەڵێن ئەگەر کەسێک سەری بێشێ، کەسێک ددانی بێشێ، ئازاری مەعیدەی هەبێ، زۆری لە ئاساییەوە لەواتێ فەخریشی پێ بکات، لەواتێ کۆمەڵی خەڵکیش لەگەڵ خۆیان ببا، بچێتە یادەیەک، بچێتە لای دکتۆرێک، یاخود هەتا جاری وایە نەخۆشێکی زۆر قورسیشی هەیە، شەکرەی هەیە، شێرپەنجەی هەیە،
نایشارێتەوە واچێ عیلاجەکە. بەڵام زۆر جار ئەڵێن ئەگەر کەسێک دڵی بێشە، ئەگەر کەسێک دەرونی ئازاری هەبێ، دەرونی ڕۆخوا بێ، ئەو کەسە ناچێ چارەسەر وەربگرێ، ناچێ ڕاوێژ وەربگرێ، ناچێ ڕێنمایی وەربگرێ، کە ئەمەش کۆمەڵێک فاکتەر و هۆکاری تایبەت بەخۆی هەیە کە بۆچی چۆتە ئەم حاڵەتەوە. یعنی هەتا نەک هەر هەتا کلینیکێکی دەرونی ئەبینین بە سەدان، توانم بڵێن بە هەزاران کلینیکی پزیشکی ئەوانەی کە لایەنی جەستەی ئەم تاکە پۆڵێنەکەنەوە شیتەڵیلۆکەن هەیە، هەتا پزیشکێکی دەرونی ئەبینی بە سەدان پزیشکی جەستەیی ئەبینی. ئەمانە کۆمەڵێک هۆکارن کە جۆرێک لە ستیگمای دروست کردووە کە لە ڕووی دەرونیەوە پێگوترێت ستیگما، ینی جۆرێک لە لەکە و عیبەی دروست کردووە. تەبعاً ئەمە تایبەتش نییە بە کۆمەڵگەی خۆمان. ئێستاش ئەتوانین بڵێین خۆشبەختانە ئێستا باشترە بەراورد بە پێشە، چکە ڕۆشنبیریتەکان زیاتر بوون و هۆشیاری دەرونی باشتر بوو، هەم لەسەر ئاستی تاک، هەم لەسەر ئاستی کۆمەڵگە، هەم لەسەر ئاستی لایەنە پەیوەندیارەکان و هەم لەسەر ئاستی پسپۆرانی دەرونیشەوە کە ئەوەندەی پێیان بکرێت بەم ئەرکە هەڵساون کە زیاتر هۆشیاری. ئەوانی کە پەیوەندی بە بەڕێستانەوەکەن بۆ وەرگرتنی ڕێنمایی، ئایا لە چ ئاستێک کە پەیوەندیەکان زۆرن بۆ نمونە لە چ ڕەگەزێک زیاترە؟ بەگشتی زۆرینێ، ینی زۆرینەی هەم چونکە نەخۆشی و گرفتە دەرونیەکان لە نێوان مناڵێک و لە نێوان هەرزەکارێک و گەنجێک و تا کۆتایی تەمەن و بە ساڵاتچێک یاخود لە ڕەگەزێک پیا و ئافرەتان جیاوازی ناکە. هەتا زۆر جار لە ژینگەکانە جیاوازی ناکە، لە کەسێکی دەوڵەمەند و هەژار جیاوازی ناکە، بەڵام بە ڕێژە و ئەوەی خۆیەوە. بەڵام بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵێین زیاتر چینی هەرزەکاران و گەنجان و لە ڕووی ڕەگەزیشەوە زیاتر ئافرەتانن. تەبەن نەک بەو مانایی کەوا گرفت و نەخۆشیە دەرونیەکان تایبەت بن بۆ نمونە بە ڕەگەزی ئافرەتانە، هەندێکیان تایبەتترن یاخود ڕێژەکان زیاترە بەپێی توێژینەوەکانە. بە پێچوانە شەوەی مەگرفت و نەخۆشی دەرونیمان هەیە لە پیاوانە 2 هێندە یاخود 3 هێندێ لە بە بەراورد. بەڵام بە شێوازی گرشتی چووکە گرفتەکان وەکو بەپێی کۆمەڵگەکانە زۆر جار پۆڵێ نەکرێ، ڕێژەکەی دیاریەکرێ. ئەتوانین بڵێین هەم لە ڕووی تەمەنەوە هەرزەکاران و ئەو گرفتانەش کە تایبەتن بە منداڵ، بە تایبەتی بابەتێکی وەکو ئۆتیزم کە لەو دوایانە بەداخەوە حاڵەتەکان زۆر بوونە و گرفتەکانی هەرزەکاران ئیتر هەر گرفتێک بێ و گرفتەکانی گەنجان لە ڕووی دەرونیەوە، ئەمانە زیاتر توانی بڵێن زیاتر ئەم حاڵەتانەمان دیتوە، بەڵام بە شێوازێک گشتی لە هەموو قۆناغ و تەمەنێک هەیە. وەکو دەزانین لە سنووری ئیداری سۆران کلینیکی دەرونی نابیندریان زۆر کەمە. ئێوە لەوانەیە باشتر بزانن کە ئایا هەیە یان نا. ئایا ئەمە دەلاوێت لەوە ئەکا کە خەڵکی ئەم دەڤەرە دەرونیان تەندروستە یاخود کێشەکانی خۆیان دەشارنەوە یان بە عیبەیەک سێری دەکەن؟ وەڵاهی تا ئێستا یەک کلینیکی دەرونیم نەدیتووە لە سۆران. وەکو باسشمان کرد بەدەیان کلینیکی جستەیی هەیە کە ئەگەر ئەوان پێویست بن تەمەنەوان وەکو خۆی پێویستەمانەوە نیە کە ئێمە ئەو سیراعە لەگەڵ ئەو بڵین پەرستار و پزیشکانی جستەیی بکەین، چونکە دوو دیوی یەک دراون. بەڵام بە هەمان شێوەش بۆ دەرون پێویستە. تا ئێستا من کلینیکێکی تایبەت بە دەرونیم نەدیوە لە سۆران. تەنها وابزانم ڕاوێژکاریەکێ لە نەخۆشخانەی ئاشتی فێرکاری، ڕاوێژکاری دەرونیە. من خۆم تا ئێستا زانێریشی وتۆم لەسەری نییە. پێم وا بێت دکتۆریشی دەرونی هەفتەی ڕۆژێکیان دوان ئەوە سەردانەکە لەبەرەوەی کە سەردانکردن کەمە لەبەرەوەی لێ نییە یان هۆکارەکەی بۆ چ دەگەڕێنەوە بەڕای ئێوە؟ ئیتر هۆکارەکان وەکو باسشمان کردیانی لەسەر ئاستی هۆشیاری تاکەکان ئەمینێتەوە. ئەو تاکە تاچەند هۆشیارە بۆ دەرونی خۆی، تاچەند ئەگەر گرفتێکی دەرونیە بوو پێی عیبە نەبێ بچێ باسی بکە، ینی پێی عیبە نەبێ لە ڕاوێژکارێکی دەرونی باسی بکە یاخود سوود لە سەرچاوەی هەڵەت وەرنەگرێ بۆ چارەسەرکردنی گرفتەکە. هەر دەوێت بە شاراوی بمێنێتەوە، ینی وەکو عیبەیەک یاخود ئەو توانایی نییە کە بەرامبەر بەخۆی بوەستێتەوە و ئەو ناخی کات ئەو لایانی تاریکی کە لە ناخۆی دروستی کردێت تووڕەبوونە هەڵچوونە ڕقا هەر شتێکە کە ئێمە بەنەرێنی یاخود حکمی لەسەر دراوە لەوان لە دەوروبەرەکەی ئەو حکمیان لەسەرداوە بەنەرێنی ینی بیر لێ دەکاتەوە نەیتوانی ئاشکرای بکە هەر بۆ لەگەڕێتەوە. ڕاستە خۆی وەکۆڵی کێشەی گرفتە دەرونیەکان ئەوەیە کە زۆر دیار نین، ینی ئەکرێت تاکێک لە ئاستێکی خەمۆچیا بێ، لە ئاستێکی دڵڕاوچیا بێ، بەڵام لە ناو کۆمەڵگەشا بێ زۆر هەستی بەڵێ هەستی پێنەکە ئەم تاکە زۆر ئەیشارێتەوە، ینی وەکو گرفتێک نییە کەسێک لاقی بشێ دەستی بشێ یان
بریندار بێ ئەمە دیارە هەموو کەس هەستی پێکا خەڵکی دەوروبەر هەست پێکا بەڵام گرفتە درونیەکان زۆر جار هەتا خوتی خاوەنەکەش هەستی پێ ناکە تا نەگاتە ئاستێکی دیاریکراو یاخود زۆر جار کەسەکە وەکوڵێ بەهۆی عیبە و ئەولەکانە و ئەو ستیگمایی کە دروست بوو لەلایەن کۆمەڵگەوە بۆ لە ئەسڵدا نەنگی لە دەروون عیبەیە هیچ نەنجی نیە لە چونکە وەکو گوتم ینی کەسێک ئەگەر ددانی بێشێ بۆ ئەمە هیچ نەنجێکی تێدانە چکە شتەکە وەکو لەگە ڕۆشنبیرەتی خەڵکە تێکەڵ بۆەوە لایەنێکی نەریتی وەرگتیە بەڵام بۆ کەسێکە گرفتی دەرونیە بێت چکە ئەمە بەشەکە نەک تەنانەت ئەمە حاڵەتێکمان هەیە بەناوی سایکۆسۆماتیک واتە ئەو حاڵەتانی کە لە دەرونان و لە جەستەیان ڕەنگەدانەوە بخۆیان گرفتێکی دەرونین بەڵام ئەو تاکە هەر پەنجی ینی هەر ئەیشارێتەوە هەر کپی ئەکا یاخود کۆمەڵێک میکانیزمی بەرگری دەرونی لەگەڵ خۆیان جێبەجێەکە ئەیشارێتەوە تا حاڵەتێک لە دەستەیە بۆ نمونە توش قۆڵۆ نەبێت کۆتا پرسیارم ئەوەیە کە چی بکرێ چۆن هۆشیاری تاکەکان بەرز کرێتەوە کە دەربارەی ئەوەی کە کێشەیەکیان هەبێ دەرونیان نەئارام بێ بەرپرسیارەتی و هەڵبگرن خۆیان باشتر بکەن ینی بە ترسێک نەیشارنەوە ئەوەی کە لە دەرونیاندا بۆ کەسانی تری باسکەن لەگەر ئەومان پێ بڕێنی من پێم باشە زیاتر لەسەر ئاستی تاک ئەگەر وەکۆڵێ لە دەوروبەری شاخەمان لێ نەخورێ بەڵام خۆمان خەم لە خۆمان بخۆین ئەوەندێک خەم لە گرفتەکانمان لە ڕابردوو لە داهاتومانە خۆین با خەمش لە دەرونی خۆمان بخۆینکەوە بەرەو ئاقارێکی ساغی ببین یەکەم شت گرفتی دەرونی عیبە نیە ینی هەر گرفتێکی دەرونی تێ زۆر بەڕاشکایی بڕۆباسیکە و خۆشبەختانە زۆری گرفتە دەرونیەکان بە نەخۆشە دەرونیەکانیشەوە چارەسەریان هەیە ینی لە ئاستی سووک بۆ مامناوەند و بۆ قورسەکان زۆریان ئێستا چ لە ڕێگەی چارەسەری بە قسە بێ بە گفتوگۆ چارەسەری دەرونی پێگوترێت چ لە ڕێگەی چارەسەری بە دەرمان بێت چ لە ڕێگەی چارەسەرەکانی تر بێ زۆریان چارەسەرە بن بۆیە زۆر زاریەک لەو لەگەڵ عیبانێکەوە لەو تاک دروستەبی لەو گرفتی دەرونی ئەوەی کە پێی وایە چاک نابێ ئەوەی کە پێی وایە نایەتەوە ناو کۆمەڵگە بە چاوێکی تر سەیرەکە بەڵام خۆشبەختانە زۆری گرفت و ئاری شەو بگرە نەخۆشە دەرونیەکانیش باش ئەبن زۆریان هەر چاکە بنەوە هەندێکیان لانی کەم کەسەکەوا لێ لێکە توانێت کاروباری کۆمەڵایەتی خۆی جێبەجێ بکە لەواسێ وەک پێشتر لێ نێتەوە کەواتە یەکەم جار زۆر گرنگە تاک بزانێکەوە باش ئەبێ و پێویستە ڕاوێژ بکە و لە سەرەتادا وەکۆڵێ چونکە لە هەموو گرفتەکان وەکو هەر گرفتێکی جەستەیش لە حاڵتێکی زۆر سادەوە دەست پێکە ئەگەر کەسەکە خەم لە خۆی بخواوە بچی ڕاوێژ وەرگێ بەڵێ یان لانی کەم زۆرێک لە سێلفکەی کە ئێمە زۆرێک لە واتە گرنجیدان بە خود یاخود سێلف سێراپی چارەسەری خودی بۆ خۆی بک کۆمەڵێک ڕێگاتەمان ئەوەش بە یارمەتیدانی پسپۆران و ڕاوێژکارانی دەرونی بۆ ئەم تاکابێ کەواتە پێویستە ئەو لە کێوە عیبێ یەکەم کەس لە قەناعەتی خۆی هەر تاکێک کە گرفتی هەیە لانی کەم هەر خۆمان بە شێوازشی ساغ چونکە ئێمە زۆر زار ئەم قسێ بۆ لایانی دەرونیش ڕاستە ئەوەی کە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن و خۆشبەختانە خۆپاراستنەکەوێت کە دەروونەچی دەروون دروستمانەوەی کە باست کرد ئەوەی کە پێچەوانەی دەروونە ئاسا یاخود دەروونێکی شڵەژاو یاخود گرفتاویە ینی ڕێگەکانی خۆپاراستنیش ئاسانترن و باشتر دەسەکەون ئەگەرچی فاکتەرەکان زۆرن بۆی ئێمە دەرونی ئێمە بشێوێنن بە پێچەوانەوە چارەسەرەکان لەواچە قورستر بن کەواتە هەر کەسێک کە پێویستە سەرەتایی لە دەرونی خۆی تێبگا و کۆمەڵێک بنەمای دەرون ساغی بگرێتە بەر پێم وایە ئەو لەکە و عیبەیە کەمتر ئەبێتەوە چونکە هەر ئەوەنە قەناعەتەکەش دروست بێ بۆ خەڵکی ئیتر کۆمەڵگە بە شێوازێکی گشتی لەسەر ئاستی کۆمەڵ و لەسەر ئاستی تاکیش بەرەو ئاخارێکی باشی دەرون ساغی ڕوانشەوە زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت بەڕاستی معلوماتە باش بوو ئەوەی کە ئێمە یان سەرەتاکەی خۆمان پارێزین ئەوە مهمە کە تووشیش بووین حاڵەتەکەمان توش بوو ئەوەیە کە چارەسەری خۆمان بکەین و بە عیبێک سەیری نەکەین زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێ لێرەدا بینەران و بیسەرانی ڕادیۆی زاری کرمانجی لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم سوودتان بینبێ و بە دوور بن لە هەموو کێشە و نەنگیەکی دەروون و بگۆڕێنەوە بۆ خۆمان و لە خۆمان تێبگەین و چارەسەریەکان بە شتێکی ئاسایی ببینین کاتێکی خۆش ماڵ ئاوە